لە دوای ساڵی 2023 عێراق کەوتنە قۆناغێکی نوێەوە بەشێک لە پارتە سیاسیە کۆن و نوێیەکان با ئایدۆلۆژیا و مەبەستی جیاوازەوە هاتنە گۆڕەپانی سیاسی بۆی کە بتوانێت ئەم دۆخە کۆنتڕۆڵ بکرێت. لە ساڵی 2015 یاسای پارتە سیاسیەکان دەرچوو، بەڵام لەو کاتەوە تا ئێستا سڕکراوە کاری پێ ناکرێت. بۆ هەڵبژاردنەکانی ئەم جارە بەشێک لە لایەنەکان داوا دەکەن ئەم یاسایە جارێکی دیکە کاری پێ بکرێتەوە بۆی کە ئەو کەسانەی ئەو لایەنانەی کە خاوەن هێزی چەکدارن نەتوان بەشداری هەڵبژاردن کەن و کۆمەڵێک بابەتی دیکەی پەیوەندیدار بەم پرسە ئایا ئەمە دەکرێت بەر لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەم یاسایە کارە بکرێتەوە، کاریگەریەکانی چی دەبن؟ من قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ئەحمەد عیساوی ئەندامی دەستەی گشتی ڕوتی حیکمە لە بەغداوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمە. دکتۆر ئەحمەد، ئەم کاتت باش، کاراکردنەوە یاسای پارتە سیاسیەکان چه کاریگەریەکی لەسەر هەڵبژاردنەکان و داهاتووی سیاسی عێراق دەبێت؟ ئەتوانێت بەلایەنێکی ئەرێنی لێکی بدەینەوە؟ سەرەتادا سڵاوتان لێبێت، سڵاو لە جەنابەت و سڵاو لە بینەرانی بەڕێزی کوردستان 24، سڵاو لە گەلی کورد. ئەمڕۆ دەزانن کە هەندێک لایەن دەیانەوێت کە یاسای پارتە سیاسیەکان چالاک بکرێتەوە ئەگەر هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. ئێستا چونکە قانون و یاساکە سەرچاوەی داهاتی پارتەکان ئاشکرا دەکات، هەروەها دەبێتە هۆی پاراستنی دووریەکی دیاریکراو لەلایەن حکوومەت و پارتە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی. بەشی دووەمیشی یاسای پارتە سیاسیەکان ئەوە ڕوو دەکاتەوە کە چۆن حیزب کار بکات و چۆن بەشداری کاری سیاسی بکات. سێمیشیان ئەوەیە کە دەوڵەت لە ڕێگەی ئەم یاسایەوە کاری پارتە سیاسیەکان دیاری دەکات و چاودێریان دەکات. لە دوای ساڵی 2015 ئەم یاسایە نییە، وەکو دەبینین ئاژاوەیەک هەیە لە ناو هەڵبژاردنەکاندا بەهۆی ئەوەی کە ئەم یاسایە جێبەجێ نەکراوە. هەندێک پارت پێش ئەوەی هەڵبژاردنەکان دەست پێ بکات بە ماوەیەکی کەم دەست خۆیان دروست دەکەن و دەچنە پێشەوە دوای هەڵبژاردنش کورسیەکانیان لە دەست دەدەن. چونکە ئەم یاسایە گرنگە، ئەم یاسایە دەبێتە هۆی دیاریکردنی مەودای نێوان پارتە سیاسیەکان، دیاری دەکات چۆن کاری سیاسی بکەن، دیاری دەکات چی بکەن و چی نەکات. ئەم یاسایە دەبێتە هۆی دەستەبەری بۆ پارتە سیاسیەکان بۆ ئەوەی کە بەڕێزەوە کاری سیاسی بکەن و نەبنەوەی دروستکردنی ئاژاوە. باشە دکتۆر ئەحمەد، لە کاتێکدا داوای ئەم کاراکردنی ئەم یاسایە دەکرێت کە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی یاساکە ئەوەیە کە ڕێگری لەو لایەنانە بکات کە باڵی سەربازیان هەیە بەشداری هەڵبژاردن بکەن. ئێستا زۆرینەی پەرلەمانی و حکوومەت بەدەستی ئەو لایەنانەیە کە باڵی سەرباز و هێزی چەکداریان هەیە. ئایا ئاسانە کاراکردنەوەی ئەم یاسایە ڕێگری لێ دەکرێت؟ نەخێر، ئەو هەگاو ئاسان نییە، ئاسانیش نابێت با پێت بڵێم، چونکە حکوومەت دەبێتە هۆی بارگرانی لەسەر حکوومەت ئەگەر بێم یاسایە جێبەجێ کاتی سێ یاساکە هەیە، بەڵام چۆنەتی جێبەجێکردنی ئەمە قورسە. هێستا بەشێک لە پارتەکان هێزی میلیشیایان هەیە، چەکداریان هەیە، بەرژەوەندیان هەیە، کۆمەڵێک هێزی گەورە دەبینن بە چاوی خۆمان کە بە ناوی جیاواز و لەژێر چەتری جیاوازدا هێزی چەکداریان هەیە، ویستی و لایەنگریان بۆ پارتە سیاسیەکانیان هەیە وەک لە ویسیان بە دەوڵەت هەبێ. بۆیە پێ دەڵێم ئەمە بە ئاسانی تێناپەڕێت، ئەمە قورس دەبێت. ئێمە حەشتی شەعبیمانەیە، سوپای عێراقمانەیە، پێشمەرگەمانەیە لە ژێر چەتری دەوڵەتدا کۆ بووەتەوە. ئەمە تەواو، ئەمە لێرە تا تەواو دەبێت. بەڵام لە دەروی ئەمانەش دەبینین هەندێک پارتی سیاسی هەن هێزی چەکداریان هەیە. پێت دەڵێم یاسای پارتە سیاسیەکان هێزی سیاسی ئاسانتر دەکات، کاری سیاسی ئاسانتر دەکات، هێوری دەگێڕێتەوە، دەبێتە هۆی ڕێخستن، دەبێتە هۆی دابەشکردنی ڕۆڵەکەمان، دەبێتە هۆی ئەوەی کە پارتە سیاسیەکان بە شێوەیەکی ڕاستەقینە، بە شێوەیە کە مافی خۆیانە کاری سیاسی بکەن. ئەم پێ دەڵێم ئەم یاسایە قورسە لە ئێستا تێپەڕێت. بەڕای ئێوە ئەگەر هاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی دیاریکراوی خۆیدا بەڕێوە چوو و هەروەها توانرا ئەم یاسایە کارە بکرێتەوە، ئایا یاساکە ڕێگری لە ساختەکاری و بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی دیموکراسیانە دەکات؟ چی دەگۆڕێت؟ بەڵێ ئەمڕۆ حکوومەت بە تایبەتی بەڕێز سەرۆک سوودانی سەرۆکی حکوومەت دەیەوێت کە هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت، دەیەوێت هەڵبژاردنەکان بە شێوەیەکی پاک و بێگەت بەڕێوە بچێت. لەبەر ئەوە دەبینین لەسەر ئەنجومەنی پارێزگاکان گۆڕانکاری کراوە، لە ئەنجومەنی کۆمیسیۆن هەڵبژاردنەکان گۆڕانکاری گەورە کراوە. هەر لەبەر ئەوە سەرۆکوەزیران دەیەوێت هەڵبژاردنەکە بە شێوەیەکی پاک بەڕێوە بچێت، بە تایبەتی لە پارێزگاکان و حکوومەتە خۆجیەکاندا
دەزانن کە ناتوانێت ڕوبەڕووی تەزویر و ساختەکاری بە شێوەی 100% ببینەوە. ئێستا ئەم پارتە سیاسیە ئەم یاسایە دەبێتە هۆی ئەوەی کە پارتە سیاسەکان دەوڵەت چاودێریان بکات. دەوڵەت دەتوانێت لیان بپرسێتەوە پارەتان لەکوێنەوە، پارە بە کوێ سەرف دەکەن، پارە دەخنە کوێوە، دەبێتە هۆی چاودێریکردنی زیاتری دەوڵەت. لەبەر ئەمە یاسای پارتە سیاسیەکان لە ئێستادا قورسە، ئەگەر تێش پەڕێت دەبێتە هۆی گۆڕانکارێکی گەورە، چونکە پێم وایە ئەگەر تێش پەڕێت دەبێتە هۆی دروستبوونی ناکۆکی بە تایبەتی لە نێوان ئەو میلیشیانەی کە هێزی چەکداریان هەیە و باڵی چەکداریان هەیە. باشە دکتۆر ئەحمەد، ململانێ و ناکۆکی لەسەر کاراکردنەوە یا هەروەها کارانەکردنەوەی ئەم یاسایە لە ئێستادا بەر لە دەستپێکی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، ئایا جارێکی دیکە شەڕ و ململانەی نێوان لایەنە سیاسیەکان تونتر ناکاتەوە؟ پێتان وانییە ئەمە ڕێگر دەبێت لە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە کاتی خۆی، یا ئەبێتە بربەست بۆی کە وەکو خۆی لە ڕێڕەوی یاسایی خۆیدا کارەکان بەڕێوە بچن؟ والله پێت بڵێم هیوادارین کە ئەم پارتەسیا ئەم یاسایە تێپەڕێت، تەنانەت ئەگەر جێبەجێش بکرێت لەسەر ئەنجومەنی پارێزگاکان پێویستە جێبەجێ بکرێت. ئەگەر هەموو لایەنەکان دەیانەوێت نامەیەکی گشتی و ئاشکرا بۆ هەموو جیهان بنێرن، پێویستە وا بکەن عێراق قامگیری سیاسی هەبێت، عێراق چێژدەوە ببینێت کە پارتە سیاسیەکان بە یەکسانی پیادەی مافی سیاسی خۆیان دەکەن و هەر پارتێک مافی خۆی هەیە. پێویستە هەموو پارتێکی سیاسی مافی ئەوەی پێ بدرێت کە ڕکاباری بکات و بێوێت بچێتە حکوومەتەوە یاخود دەسەڵاتی هەبێت. نابتوانین ئێمە ڕۆڵی حیزب لە کەنارگیر بکەین، بەڵکو دەتوانین ڕێکیان بخەینەوە. پێ دەڵم ئەم یاسایە دەبێتە هۆی سەقامگیری سیاسی. ئێمە ئەگەر بمانێت سەقامگیری سیاسیمان هەبێ، پێویستە پارتە سیاسەکان بزانن چی دەکەن لە ناوخۆی عێراقدا، هەروەها پێویستە لەوەش بکۆڵینەوە ئەو پارتە سیاسیانە پارەکانیان لەکوێ دێن و لەکوێدا سەرفی دەکەن. من نمونەیەکی سادەت پێ دەڵێم، لە هەڵبژاردنەکانی پێشوودا دەکرا بۆ نمونە ئەگەر بۆ نمونە پارتێکی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە نەیتوانی بە ڕۆڵێکی کاریگەری هەبێت، بەڵام پارە و هێز وای لەکرد کە ڕۆڵێکی گەورەی هەبێت. ئەمڕۆ دەبینی ئەگەر یاسای پارتە سیاسیەکان هەبێت، فەرمان بەسەر ئەو پارتان دەکات کە پارەکانیان لەکوێ دێنن، چۆن کاری سیاسی دەکەن، تەنانەت ڕێگریان لەوە دەکات کە ئەگەر پارتی بچوو بن بگەنە دەسەڵات. ئێستا ئێمە ئەم پارتە سیاسیانە لە کوردستانیش هەن، لە ناوچە سونەکانیش هەن و لە ناوچە شیعەکانیش هەن کە هەندێکیان کەناگیر خراون. پێویستە ئێمە ڕکابەری هەبێت لەسەر بنەمای نیشتیمانی بوون، لەسەر بنەمای سیاسی بوون. نابێت وا بکەین کە دەسەڵات و چەک هێزی پارتە سیاسیەکان بی و پارتە سیاسیەکان بباتە پێشەوە. هەر لەبەر ئەوە ئێمە داوا دەکەین کە ئەم یاسایە لە چوارچێوەی دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی وەزیرانیشدا بێت بۆ جێبەجێ بکرێت. باشە گەر لە کۆتایشتا بپرسم سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق، پێتان وایە بربەستێک لە بەردەم لایەنەکان هەیە بۆ بەڕێوەبردننی ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت؟ ئەگەر نا چاستەنگێک لە بەردەم پرۆسەی سیاسی لە عێراقدا دروستە بێت دواکەوتنی؟ با پێت بڵێم کە ئێستا عێراق بەبێ هەبوونی کۆمسیۆنێکی چالاک ناتوانێت هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت. دەمانوێت هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت وەک چۆن بڕیاری لەسەر دراوە، وەک چۆن حکوومەتی عێراقی کاتەکەی دیاری کراوە. بڕوانە کەم لەم قۆناغەدا کەس بتوانێت هەڵبژاردنەکان دوا بخرێت، هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوە دەچێت. بەڵام ئەگەر یاسای پارتە سیاسیەکان جێبەجێ بکرێت، ڕەنگە هەندێک کێشە لە دروستکردن و دیاریکردنی بەروارەکەدا دروست بێت. بەڵام پێمان وایە ئینشاءڵڵا پشت بەخوا لە کاتی خۆیدا جێبەجێ دەکرێت و هەموومان ئامادەیم هەڵبژاردنین. بەڵێ بەڕێز دکتۆر ئەحمەد عیساوی ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمە، زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.